ئێمە ڕێکخراوەکەمان ئەمە تەمەنی تقریباً 8 ساڵە کە دانرا و مۆڵەتمان وەرگرتۆ لەماوەی ئەم 8 ساڵەیە توانیمانە بە تەقدیری سوود بە 15,000 کەس بگەێنی جگەلەوەی کە سوودمان بە بواری پەروەردەگەیانەوە بە تایبەت لە قۆناغەکانی باخچە و هەروەها قۆناغی سەرەتایی و بنەڕاتیەکانە کە توانیمان لە ڕێی پێشکەشکردنی چەندین سیمیناری ژینگەیی بە مناڵان و هەروها ئێمە وا پێیان بگەێنین کە بڵین کە ژینگە دۆستانە ئاژەڵ دۆستانە پێویستە بیان پارێزن پێویستە بەرگریان لێ بکەن هەروها ئێمە مەبەستمانە جارێکی تر لەم کۆنگرەی ئەم جارەمانە پەیڕۆ پرۆگرامەکەوا داڕێژینەوە کە بتوانین وانەی ژینگە بگەینە وانەیەکی جێگیر لە نێو باخچەکان و قۆناغی سەرەتاییەکان. بۆی دەدامڕم ئێستا بەکارێکی نێودەوڵەتی پەرلەمان سەرێک یاسا یعنی ئیشی ئێمە ئەوەیە کە پەڕەنی ئەچینە سەر بەشی دووە بۆیە ئێستا لەسەر بەشی یەکەم ناوی ڕێکخراوە کردووە ئەم پەیڕۆتەنها ئەم کارکە ئەمڕۆ پەسەند دەکرێت کە مۆڵەتی ڕێکخراوەکە وەی گیراوە لە حکومەت یاریمی کوردستان بەو ناوەندیزیە ڕۆشتووە یعنی ئەگەر ئێمە ئەو کارە بەس پیاوانەی ئەندامی کۆنگرەنەوەی کە میوانی کۆنگرەنی مادەن نەدەمەوەی لێمان پێکنەچێت ناحکمی سەربەخۆی ژینگەی خۆبەخشی قازانجنەویستە وەزارەت نیە دەستەیە هەموو بەوردی کۆمکراوە دوو شتێ زۆر گرنگە کە یعنی ئەو نەبوردێت لە ساسەوەیکیان ناوی ڕێکخراوە